وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. دەوترێت دین فکرێکی وەهایە بە ناچاری لە بەرامبەر ئەو بابەتانەدا کە مرۆڤ ناتوانێت لێیان تێبگات داتاشراوە. ئایا پێشکەوتنی شارستانیەتی پێویستی خەڵکی بە ئاین لە ناو دەبات؟ ئەوانەی باوەڕیان بە دین نییە بانگەشەی ئەوە دەکەن گوایە دین وەکو گوزارش لە هەستی لاوازی و سوپاسگوزاری مرۆڤ لەلایەن خەڵکیەوە داهێنداوە. پوختەی بیرکردنەوەیان بەم جۆرەیە. لە گەردووندا هەندێک ڕووداو هەن کە لە ڕێگەی یاسا و ڕێسا فیزیایی و کیمیاییەکانەوە ناتوانین لێکیان بدەینەوە. لە پێناو شیکردنەوەی ئەم ڕووداوە نادیارانە لەم ڕۆژدا بە وێنەی ڕابردوو هەردەم کەسانێک هەن کە دەیانگەڕێنەوە بۆ بەدیهێنەر. جگە لەمە خەڵکی پیرۆزیان بەخشیوە بەو شتانەی کە زۆرترین سوودیان لێیانەوە وەرگرتووە و دواتریش وەکو پەرسترا و قبوڵیان کردوون. پیرۆزی ڕووباری گانج لای هیندیەکان و ڕووباری نیل لای میسریەکان و پیرۆزی مانگا دیسان لای هیندیەکان کە هەتا ئەم ڕۆژگارەش درێژ بووەتەوە پەیوەندی بەو سوودانەوە هەبووە کە ئەمانە بۆ خەڵکی ئەو ناوچانەیان فراهەم کردووە. هەڵوێستی ئادەمیزاد لە هەمبەر ترسیشەوە بە هەمان جۆرە. ترسی لە ڕادەبەدەر ئەوی بەرەو ڕێز ڕاپێچ کردووە و بەم ڕێزگرتنەش قەناعەتی کردووە بەوەی لە شەڕی ئەو شتە پارێزراو دەبێت. هەبوونی دوو خوای جیاواز بۆ خێر و شەڕ لە هەندێک دیندا بریتیە لە دابەشبوونی خۆشەویستی و ترس بەسەر دوو خوادا. بەهەشت و دۆزەخیش دوو بەرهەمی هەمان ئەم حاڵەتە دەرونیان. دین لە خۆیدا بریتیە لە دڵنەوەراییەکی بورژوازی، ئامرازێکی ڕوتاندنەوەی وەهایە کە پیاوانی ئاینی دایان هێناوە و ئافیۆنە لە پێناو خەواندنی خەڵکیدا داتاشراوە. ئایا لە ڕاستیدا وەکو ئەوان دەڵێن دین دواتر داهێنراوە و لە پێناو ڕوونکردنەوەی ڕووداوە نادیارەکان خۆڵقێنراوە و سەرچاوەی دڵنەوایی و ئارامیە؟ بێگومان نەخێر. دین وشەیەکی عەرەبیە و بە مانایەکانی گوێڕایەڵیکردن و سزادان و ڕێگا دێت. لە بنەڕەتدا ئەم سێ مانایە لە پێناسەی دینیشدا جێی خۆیان هەیە. ئەم ڕێگا و شاڕەیە کە لەودا گوێڕایەڵیکردنی بەدیهێنەر هەیە و دیسان لەودا گوێڕایەڵان پاداش دەدرێنەوە و سەرپێچیکارانیش سزا دەدرێن. پێناسەی شەرعی دینیش بەم جۆرەیە. دین کۆی ئەو یاسا خواییانەیە کە خاوەنگیریەکان بەرەو خێر و چاکە ئاراستە دەکات. دین ڕوو لە خاوەنگیریەکان دەکات. بەم جۆرە خەڵکی بە ئیرادەی ئازادی خۆیان گوێڕایەڵی دەنوێنن. دین مافی ئیرادە دەدات و ئیفلیجی ناکات و ئەو شوێنەش کە خەڵکی بەرەولا ئاراستە دەکات خێر و بەختەوەریە، نەک خێرێک بە گوێرەی بیر و تێگەیشتنی ئەم و ئەو، بەڵکو بریتیە لە ئاراستەکردن بەرەو خێری ڕاستەقینە و ڕەها. دین سەرەتا لەسەر ئاستی بیر و باوەڕ ئەم ئاراستەکردنە ئەنجام دەدات. لەوانەیە مرۆڤ تەنها بە عەقڵی پەتیش بتوانێت پێی بە بەدیهێنەرێک ببات کە خۆی و جیهانیشی ئافراندووە. بەڵام کاتێک ئەو لە دەنجی بەهێز و بە گوڕی پێغەمبەرێکەوە گوێبیستی باسی ئەو پەروەردگارەی دەبێت کە پشتگیری لە قەبوڵە ویجدانیەکەی پێشووی دەکات، دەبێتە خاوەنی ئیمانێکی ڕاست و دروست و یەقین. لە هەمان کاتدا ئەو پێغەمبەرە لەگەڵ کۆمەڵێک بەڵگەدا هاتووە کە دەری دەخەن لەلایەن خواوە ڕاستپێراوە. لە پاڵ هەموو ئەو مەعجیزانەدا کە دەریان دەخات، ئەگەر کتێبێکیشی هێنا بێت کە هەتا قیامەت بەردەوام بێت، مانای وایە هیچ جێیەک بۆ گومان نەماوەتەوە. ئەم مرۆڤە لە سایەی ئەو کتێبەدا فێر دەبێت چۆن باوەڕ بە ئاخیرەت و قەدر و بابەتەکانی هاوشێوەیان بکات و ئەو شتانەش کە تێیدا ئاڵۆز و ناڕوون دیارن ڕاستەوخۆ لەلایەن پێغەمبەرەکەوە ڕوون دەکرێنەوە. اینجا بۆ ئەوەی ئیمانێکی لەم جۆرە هەمیشە بەتەڕ و تازەیی لە دڵاندا بمێنێتەوە و کۆن و سیز نەبێت، پێویست بە پەرستش دەکات. ئیمان لە سایی پەرستشدا دەتوانێت هەمیشە بە تازەیی بمێنێتەوە. ئەجینا لە کەسێکدا کە پەرستشی نییە، دوای ماوەیەک لە بابەتی عاشق و شەوقی ئیماندا تەنها ئەوەی تێدا دەمێنێتەوە شانازی بە باپیرە مەزنەکانیەوە بکات کە لە ژێر خاکدان. هەرچەندە بەراورد بەوانەی پڕ بەدەمگوێن بە باپیرانیان دەدەن، ئەم جۆرە کەسانەی کە شانازی بە باپیرانیانەوە دەکەن هێشتا شتێک گەوهەر لە دڵ و دەرونیاندا ماوەتەوە، بەڵام ئەوەی داخۆ ئەم گەوهەرە
تا کۆتایی دەمێنێتەوە یان نا شتێکی نەزانراوە. ئەو حوزورە خوایەی کە ڕۆژانە 5 جار پەنای بۆ دەبین لە هەموو ساتێکدا باڵی فڕینمان دەداتێ و ناچارمان دەکات لە بیر و باوەڕماندا بەڵێن و پەیمان نوێ بکەینەوە. ئەگەر لە هەموو نوێژێکدا تەنانەت لە ڕکاتی هەموو نوێژێکدا تەنانەت لە کاتی قورئان خوێندن و تەسبیحاتدا پەیامگەلێکی نوێ لە خواوە وەرنەگرین، مانای وایە پەرستشەکەمان شتێکی وەهایە کە ڕاهاتن و خوو پێوەگرتن کۆن و زەردیان کردووە و وەکو لە کۆڵخۆکردنەوەی قەرزێکی سەرشان وەهایە کە نائاگایانە ئەنجام دەدرێت. ئەم جۆرە پەرستشە ئەگەر فەرزەکەش لە سەرشانی مرۆڤ نەهێڵێت دیسانیش نابێتە هۆکاری بەدەستێنانی فەیزە ئەسڵیەکانی پەرستش. لەبەر ئەوە کاتێک مامۆستا نورسی لە سوزدەیەکدا هەست بە حاڵەتێکی ڕۆحی زۆر سەیر دەکات دەفەرمێت خۆزگە دەمتوانی ڕکاتێک نوێژی لەو جۆرە ئەنجام بدەم. لە ڕوونکردنەوەی ئەمەشدا دەڵێت نوێژی سەحابیەکان بەم شێوەیە بوو. ڕۆکنەکانی هەموو نوێژێک پەیامی جیاوازی لە خواوە بۆ دەهێنان. لە پەرستشی ئەواندا ڕاهاتن و خوو پێوەگرتن نەبوو. پەرستشەکانی دیکەشیان هەمان حاڵەتی ڕۆحی بەرهەم دەهێنا. لەم ڕوانگەیەوە پێویستە هەر کەسێک کە دەچێت بۆ حەج و زەکات دەدات و بە ڕۆژوو دەبێت و ئەرچی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە ئەنجام دەدات بە گوێرەی جۆری ئەم پەرستشانە هێزی معنەوی ئەم پەرستشانە بەباشی بەکار بهێنێت هەتا بتوانێت ئیمانەکەی بە تەواوەتی لە ناخی خۆیدا بچەقێنێت. لایەنێکی دیکەی دین ڕووی لە مامەڵەکانە. کەسی ئیماندار دەبێت ڕەفتارەکانی ناو بازاڕیشی بە گوێرەی ڕەزامەندی خواڕێک بخات. پێویستە لە بابەتی ئەخلاقی بازرگانیدا ڕەچاوی ئەو دەستورانە بکات کە قورئان و سوننەت دایان ناوە. ئەمەش دیسان ئیمان و بیر و باوەڕ بەهێز دەکات، چونکە لە سایەی ئەمەدا مرۆڤ واز لە هەوا و ئارەزوەکانی دەهێنێت و بۆ ویست و خواستە خواییەکان ڕام دەبێت. با بڵین ئیماندارێک دەیەوێت کاڵایەک بفرۆشێت. لێرەدا پێویستە عیبەکانی ئەو شتە بڵێت. لە کاتێکدا ئەگەر عیبەکەی بڵێت قازانجەکەی کەم دەبێتەوە یان زیاد دەکات. ئەگەر کەسێک سەرەڕای ئەمەش عیبەی شمەکەکەی خۆی ئاشکرا بکات ئاسوودەیی و ئارامیەک دەرونی دەگرنەوە کە لە گوێڕایاڵیکردنی پەروەردگارەوە سەرچاوە دەگرێت. کاتێک پاشکەمێک لە نوێژدا دەچێتە حزوری خۆی گەورە ئەم ئاسوودەیە بە شێوەیەکی ئەرێنی کار دەکاتە سەر ئەو فەیزەی کە لە نوێژدا وەری دەگرێت. بەم جۆرە تازەیی و زیندەیی ئیمانەکەی دەپارێزێت. ئەمانە کۆمەڵێک ئامرازی وەهان کە بەرەو خوامان دەبن. خودی خۆیشی فەرمانی پێکردوین کە بە دوای ئامرازدا بگەڕین. پێغەمبەری خوا کاتێک باسی حاڵی 3 کەسمان بۆ دەکات کە لە ئەشکەوتێکدا گیریان خواردووە دەفەرمێت کردارە چاکەکانی خۆیان وەک ئامرازێک بەکار دەهێن و بەمەش داوای ڕزگاربوون لە خوای گەورە دەکەن. لە ڕێگەی ئەم نمونەیەوە سەرنجمان بۆ لای گرنگی ئامرازەکان ڕادەچێشێت. یەکێک لەمانە چاکەکار و جوامێری بەرامبەر بە دایک و باوکی و یەکێکیان داوێن پاچی و ئەوی دیکەشیان ئەمانەت پارێزی دەکاتە ئامراز و لە کۆتاییشدا بەهۆیەوە ڕزگاریان دەبێت. ئێمە نەک تەنها لە ڕووی هەڵسوکەوت و ڕەفتارەوە بەڵکو تەنانەت لە ڕووی جەستەییشەوە هەوڵ دەدەین لە پێغەمبەری خوا بچین. بەڵێ چێ حەز ناکات خاوەنی چاو و گوێ و لوت و دەمێکی وەک هی ئەو بێت. کەواتە هەوڵ دەدەین لە هەموو شتێکدا چاو لەو بکەین وەکو ئەو دەخۆین و دەخۆینەوە و دەنوین و هەڵدەستینەوە و بەندایەتیەکانیشمان وەکو ئەو ئەنجام دەدەین. ئەگەر خۆی گەورە سوی حرام کرد بێت ئەگەر قڕوشێک هەزاریشی بچێتە سەر ئێمە توخنی ناکەوینی و لێی هەڵدەین. بەرامبەر بەو گوناهە بچووک و گەورانەش کە سبەی وەک پشکۆ و بڵێسە لە بەردەمماندا قوت دەبنەوە هەمان هەڵوێست وەردەگرین. لەم شتانەوە تێدەگەین کە دین گشتێکە بەشبەشبوون و دابەشبوون هەڵناگرێت. بەواتایەکی تر ئەو شتەی دابەشبوونی بەسەردا بێت دینی پێناوترێت. دەڵێیت دین وەک درەختێک وایە. بابەتە عەقیدەییەکان ڕەجی ئەون. بابەتەکانی تایبەت بە پەرستش لق و پەلی ئەون. مامەڵەکان گوڵەکانی ئەون. سزاکان پارێزەری ئەون. بابەتەکانی وەک ئەوراد و ئەسکاریش شتانێکن کە لە سەر و خوارەوە درەختەکە گۆش دەکەن. دین کە گشتبوون و یەکێتی لەم جۆرە نیشان دەدات بە تەواوەتی لەلایەن خواوە دانراوە و لەلایەن پێغەمبەریشەوە گەیەنراوە بە خەڵکی و فێرکراون. دەکرا ویژدانی هەموو کەسێک پەیوەندی لەگەڵ پەروەردگاری خۆی گرێ بدایە و بەبێ ئەمراز ڕۆحی دینی لەوەوە وەربگرتایە.
بەڵام لەبەر ئەوەی هەموو کەسێک مەحاڵە بگات بەو پاک و بێگەردیەی ڕۆح، خوای گەورە پێغەمبەرە بەڕێزەکانی هەڵبژاردووە، هەروەکو ئەم ئایەتەش ئاماژەی بۆ دەکات. الله يصطفي من الملائكة رسلا ومن الناس إن الله سميع بصير. خوای گەورە ئەرشی ڕیسالەتی چ لە ناو مەلائیکەتەکاندا و چ لە ناو مرۆڤەکاندا بەخشیوە بە کۆمەڵێک هەڵبژێردرا و خوای گەورە لە بریەکێک لەو مەلائیکەتانەی کە لەو ڕۆژەوەی بەدی هێنراون لە ڕکوع یان سوزدەدا پەرستش دەکەن و ژمارەیان هێندە زۆرە مەگەر تەنها خوا بۆ خۆی بیزانێت. جیبریلی ئەمینی بۆ گەیاندنی وەحی بە پێغەمبەرمان هەڵبژاردووە و بە درێژایی 23 ساڵی پێغەمبەریەتی ئەو دابینکاری ئەو پەیوەندیە بووە. ئەو وەحی بۆ پێغەمبەر هێنا و پێغەمبەریش بەو پەڕی ئەدەبەوە گوێی لێگرت و لە هەموو بوونیدا جێبەجێ کرد. لە ماوەی ئەو 23 ساڵەدا دۆستایەتی و برایەتیەکی وەهای لەگەڵ جیبریلدا پێکێنا کە دوایین دابەزینی جیبریل پشتی ئەوی چەماندەوە و خستیە گریان. خوای گەورە لە بابەتی ڕیسالەتدا ئەمانی هەڵبژاردبوو. پێغەمبەرانی دیکەش بە هەمان جۆر هەڵبژێردراون و کەسانێکی کاکڵە و سەرتوێژ بوون. معدەنی هەموو ئەمانە ئاڵتون بوو. بەڵێ ئەوان کەسانی تایبەت بوون. هەروەک پێغەمبەری خوا هەڵبژێردراو بوو، ئەوانش کە شایەنی هاوڵیەتی ئەو بوون بە هەمان جۆر هەڵبژێردراو بوون و دین لە ڕێگەی ئەم زنجیرە ئاڵتونیەوە بە ئێمە گەیشتووە. پێغەمبەرمان و تێکڕای پێغەمبەرانی تر لە پێناو گەیاندنی دیندا ناچار بوون بەرگەی هەموو جۆرە ئازار و ناڕەحەتیەک بگرن و لە ڕووی دنیاییەوە هیچ شتێکیشیان دەست نەدەکەوت. تەنانەت پێغەمبەرمان ئەگەر لە داواکەی پاشگەز بوو بایەتەوە هەم زۆر دەوڵەمەندە بوو، هەم هەموو ئەو شتە دنیاییانەی کە خەڵکی ئارەزویان دەکرد و بە دوایدا ڕایان دەکرد لە بەردەمی داواڵا دەبوون. هاوسەرگیریکردن لەگەڵ جوانترین ژنی ناوچەکە و بوون بە سەرۆکی مەککە بەشێک بوون لەو پێشنیارانەی کە پێشکەشی کران. نەکەرەمانە بەڵکو ئەو بەرز بوویەوە بۆ میعراج و هەموو ئەستێرەکان وەک وردەبەر لە ژێرپەیدا ڕاخرابوون و بە پێنان بەسەر ئەمانەدا بەرەولای پەروەردگاری خۆی ڕۆیشت. هەموو ئەو جوانیانەی بینی کە دەگونجێت ببینرێن و یەک بە یەک هەموو ئەو شوێنانە گەڕا کە کەسانی دی مەفتونیان دەبوون و هەرگیز نەدەگەڕانەوە. بەڵام لە پێناو پێشاندانی هەموو ئەم شتانە و کردنەوەی ئەم ڕێگایە بۆ ئومەتەکەی گەڕایەوە ناویان. داخوا و جێگایەی کە لەو سەردەمەدا بۆی گەڕایەوە کوێ بوو؟ دەگەڕایەوە بۆ ئەو شوێنەی کە تێیدا دڕک و دڵ دەخرانە سەر ڕێگەکەی و بەردباران دەکرا و خوێن لە قاچی پیرۆزی دەهێنرا و گاڵتە و سوکایەتی پێدەکرا و بە سووک و کەم تەماشا دەکرا. ئایا پێغەمبەر چ خازانجێکی لەم هەموو ئازار و ناڕەحەتیە دەکرد؟ کاتێک دینی دەگەیاند چ بەرژەوەندی یان ترسێک پاڵیان پێوە دەنا؟ ئەگەر تەنانەت بە هەشتیش نەتوانێت جادوو لە کەسێک بکات بەرەو لای خۆی ڕای بچێشێت و ئەو کەسە هێندە فیداکار بێت کە گەڕانەوە بۆ ناو ئومەتەکەی بەسەر هەموو شتێکی تردا هەڵببژێرێت، ئایا هەموو ئەو تۆمەتانەی کە تێی دەگیرێن ناگەڕێنەوە و سەری خاوەنەکەیان ناشێنن؟ ئەو خوای بەندایەتی بۆ دەکەین بێباک و بێنیازە لە گشتێک. پێویستی بە دین و دیانەتی ئێمە نییە. ئەوە ئێمەین کە محتاجین بە بەندایەتیکردن بۆ ئەو دەیەوێت ئەو مرۆڤەی کە لە سەرزەویدا کردوێتی بەجێنشینی خۆی بەرامبەر بە زیندەوەرانی تر گونجا و هاوسەنگانە بژی. لە پێناو ئەمەشدا بەرەو ڕاستەهێڵی قورئان کە ناونیشانی ژیانی گونجا و هاوسەنگانەیە پاڵمان پێوە دەنێت. بەواتایەکی تر چونکە ئێمە دەسەوەسانین لە بەڕێوەبردنی خۆماندا بۆ ئەوەی کاری هەڵەن نەکەین و بەرەو ڕێگای هەڵەن نەخزەین و لە نیوەی ڕێگادا جێ نەمێنین، ڕێگایەکی نورانی وەک دینمان خەڵات دەکات و فەرمانمان پێ دەکات لەو قورئانە بڕوانین کە داویەتیە دەستمان و بە گوێرەی پێوەرەکانی قورئان خۆمان ڕێک بخەین هەتا ئێمەش بتوانین بەرەو بورجەکانی ئاسمانی مرۆڤایەتی بەرز ببینەوە و بە بەکارهێنانی توانا و لێهاتنەکانی ناو ماهیەتمان بەرەو ئاسۆ دوورەکان لە شەقەی باڵ بدەین. بەڵێ ئێمە کە پێویستمان بە دینە، ئەگەر خەڵکی پێداویستی ڕاستەقینەکانی خۆیان زانی با و هەستیان بەوە کردبە کە پاڵێوراون بۆ بەختەوەری هەمیشەیی و بەگەیشتنایە بەگەشە پێدانی سەرجەم لە تیفەکانیان،
ئەگەر دەربڕینیشیان جیاواز بووایە تەنها یەک داواکاریان دەبوو: خوایە گیان، دینێکمان بۆ بنێرە، بە ڕۆشنایی دین ڕێگەمان بۆ ڕووناک بکەرەوە، ڕزگارمان بکە لە ڕۆیشتن و هەنگاونان بەسەر ڕێگەی هەڵە و چەوت و خراپدا. تەنانەت فەیلسوفە هەرە ژیرەکانیش لەم ڕێیەدا بە گاگۆڵچێ ڕۆیشتون و زۆرێکیان لە کونجێکدا بە تەواوەتی کەوتون و هەڵنەستاونەتەوە و نەیانتوانیوە بگەن بە حەقیقەت. لە حاڵێکدا عەوامترین کەسی ناو ئێمە لە ژێرتیشتی ڕووناچی بەخشی ڕێگەی موحەممەدیدا تاکە هەنگاوێکیشی بە فیڕۆن نەداوە و لە هەموو قۆناغەکانی تەمەنیدا وەک مرۆڤ ژیاوە و ڕەچاوی مافی کەسانی دیکەیشی کردووە. ئەم کەسە ئامانجەکەی ڕەزامەندی خوایە و پێشەوایەکی وەک پێغەمبەری هەیە. هەر بۆیە هەموو ساتێکی سەرمایی تەمەنی وەک گوڵە گەنمێک کە 1/1000 گرتووە بەکاردەهێنێت. دین شتێک نییە لە دەرەنجامی پێویستی زادەی هزری مرۆڤ بێت و بە گوتەی ئەواندا هێنرابێت. ئەو لایەنەی دین کە وەکو پێویستی و ناچاری دەردەکەوێت لە ڕاستیدا پەیوەندی بەوەوە هەیە کە دین سروشتیە و لە فیترەتی مرۆڤیشدا هەستی ئاینی شتێکی سروشتیە. ئادەمیزاد بە جۆرێک بەدیهێنراوە کە پێویستی بە فەرمانە ئاینیەکان هەیە و هەمیشە محتاجی دینە. ئادەمیزاد لە بیر و باوەڕ و پەرستش و گشت مامەڵەکانیدا تەنها لە سایەی دیندا حەق و ڕاستی فێر دەبێت و تەنها لە سایەی ئەویشدا دەبێت بە شایانی بەهەشت. بەتوانەوەی بەردەوامی مرۆڤ لە مەنجەڵی دیندا و لە ژێر سایەی ئەلواء الحەمددا شوناسێکی وەها بەدەست دەهێنێت کە لەلایەن پێغەمبەری خواوە دەناسرێتەوە و دەستی دەگیرێت. کاتێک لە پێغەمبەری خوا دەپرسن داخۆ چۆن ئومەتی خۆی دەناسێتەوە، باس لەوە دەکات کە کەسانی خاوەن دەستنوێش بە پاک و بێگەردیاندا دەناسرێنەوە و دەفەرمێت ئێوە چۆن لە ناوڕەوە ئەسپێکدا بە ئاسانی ئەسپە بازووی خۆتان دەناسنەوە، منیش بە هەمان جۆر ئومەتی خۆم دەناسمەوە. ئێمە پێویستمان بەوە هەناسرانەوەیەکەیە، لەبەر ئەوە ئێمەین کە محتاجین. دین هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک دەستوری ئەرێنی وەها هاتووە کە هەموو لایەنەکانی ژیان لە باوەش دەگرێت. ئیکتیفا نەکردن بە دین نیشانەیەکی ڕوونی تێنەگەیشتن و دەرگ نەکردنە. ئەوانەی دەیانەوێت لە ناو خەڵکیدا هەڵی بگرن ڕۆژێک دێت کە ترسناچی تەواوەتی هەڵە مێژوویەکەیان دەبینن و 1000 جار لەوەی کردویانە پەشیمان دەبنەوە. ئەم هەڵانەی کە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای دنیادا ئەنجام دراون ئیدی لەم ڕۆماندا دانیان پێدادەنرێت. دین ژیانی ژیانە و کەس ناتوانێت ئینکاری لەمە بکات. لە دیندا شتانی سەرەکی و لاوەچی هەن. لە شتە سەرەکیەکاندا هەرگیز گۆڕان ڕوونادات. لە ڕووی شتە سەرەکیەکانەوە هیچ جیاوازیەک لە نێوان دینی حەزرەتی ئادەمی و دینی ئێمەدا نییە. بناغەکانی ئیمان لە هەموو دینە ئاسمانیەکاندا یەکن. لەبەر ئەوەی دەقی ئاشکرا لەو بارەوە نەهاتووە خۆم لە بڕیاردانی ئاشکرا دەپارێزم. بەڵام دیسانیش دەتوانم بڵێم بنچینەکانی دین سەبارەت بە مەلایکەتەکانیش هەمان شتن. واتە مەلایکەتەکانیش باوەڕ بەو شتانە دەهێنن کە ئێمە ئیمانمان پێیان هەیە. ئەوانیش وەکو ئێمە باوەڕیان بەخوا و مەلایکەتەکانی و کتێبەکانی و پێغەمبەرەکانی و قەزا و قەدەر و زیندووبوونەوەی دوای مردن هەیە. جیاوازیەکە تەنها لە پلە و ئازدایە. هەروەک لە بیر و باوەڕ داوایە بە هەمان جۆر دینەکان لە پەرستشیشدا یەکن. واتە هیچ دینێک نییە بەبێ پەرستش. ئەوەندە هەیە شکل و شێوەی پەرستشەکان بە پێی سەردەمەکان گۆڕانکاریان بە خۆیانەوە بینیوە. خوای گەورە بە گوێرەی شعور و توانە و لێهاتن و بەهرەی خەڵکانی ڕۆژگار پەرستشێکی دیاریکراوی پێسپاردون. شێوە دەتوانێت بگۆڕێت، بەڵام وەکو لایەنێکی سەرەکی هەرگیز پەرستش ناگۆڕێت. بۆ نمونە باوەڕ بە ڕۆژی دوایی لە هەموو دینەکاندا هەیە. هەموو پێغەمبەرێک باسی ڕۆژی دوایی بۆ ئومەتەکەی کردووە. ئیدی بە پوختی بوو بێ دیان بە دوور و درێژی. خۆی لە خۆیدا ئەگەر باوەڕ بە قیامەت نەبوایە کە ڕێگرە لە بەردەم خراپەکاندا و مرۆڤ بەرەو چاکەکان هاندەدات، دین تەنها وەکو سیستەمێکی ئابووری و کۆمەڵایەتی لێدەهات، یاخود بەواتایەکی تر تەنها بریتی دەبوو لەمانە. دین زۆرێک لە بڕیارەکانی لەسەر دەستوری زیندووبوونەوەی دوای مەرگ بنیاد دەنێت. ئەگەر ئیمان بە ڕۆژی دوایی نەبوایە، ئەو پەرستشانەی کە دەکرێن و ئەو ئازار و ناڕەحەتی و فیداکاریانەی کە مرۆڤ دەیان چێشێت و تەنانەت خودی باوەڕ هیچ سوودێکی بۆ مرۆڤ نەدەبوو.
خۆی لە خۆیدا ئەو دەمە ئادەمیزاد هەموو ئەو فەزیلەتانەی لێدا دەڕنرا کە ئێستا خاوەنیانە. بەڵێ ئەوە باوەڕ بە ئاخیرەتە کە ناچارمان دەکات خاوەن فەزیلەت بین، چونکە بێ هیچ دوو دڵیەک باوەڕمان وایە هەر شتێک کە دەیکەین ئەگەر هێندەی مسقاڵێکیش بێت ڕۆژێک دێت کە دێتەوە بەردەممان. جگە لەمە بەو پەڕی تاسەوە چاوەڕێی بینینی جوانی خوای گەورەین کە تێگرای بەهەشت بە تاکە یەک جار بینینی ئەم جوانیە ناگاتەوە و لە پێنەو گەیشتن بەم نیعمەتە گەورەیە بەهۆی ئەم تاسە و ئارەزۆی ناخمانەوە تا دێت زیاتر باڵدەگرین و هەوڵ دەدەین بەبێ لادان لەسەر ئەو ڕێیە بەردەوام بین کە دەمانگەیەنێت بەم ئامانجا. دەگونجێت پێغەمبەرمان لە بابەتە لاوەچیەکاندا بڕیارەکانی شەریعەتی پێشخۆیان هەڵبگرن. بە بەردەوامی ئەم جۆرە گۆڕانکاریانە ڕوویداوە. ئەمەش تا ڕادەیەک پەیوەندی بە گەشەکردن و کامڵبوونی مرۆڤەوە هەیە. لە سەردەمی حەزرەتی ئادەمدا مرۆڤایەتی لە خۆناغی منداڵیدا دەژیا. ئەمە لە کاتێکدا کە پێغەمبەرمان خۆی بە خۆری دوای عەسر دەچوێنێت، کەواتە خەڵکانی سەردەمی ئەو لە خۆناغی کامڵیدا دەژین. لەم خۆناغەدا حەق و باتڵ بە تەواوەتی لە یەکتر جیا دەبنەوە و خەڵکی بەتوندی دەست بەو حەقەوە دەگرن کە لە دوای باتڵ دێت. بابەتە لاوەچیەکانی ئەم کۆتا دینەش بە گوێرەی ئەم بیرۆکە ڕێکخراوە و داڕێژراوە، بەڵام ئەوە خودی خۆی خاوەندانستە کە ئەمەش ئەنجام دەدات. لەسەر جەم پەرستشەکانی ئەم دینەدا سەدان بەرژەوەندی هەن، واتە شێوازی پەرستش لەودا شتانێکی وەهان کە لەگەڵ کۆمەڵێکی پێگەیشت و کامڵ دەگونجێن. بەڵام دینەکانی دی دواتر شێوێنراون و شوناسی ڕاستەقینەی خۆیان لەدەستدا، خۆ ئەگەر حاڵەتی سەرەتایان بشمایەوە دیسان لەگەڵ ئەمڕۆدا نەدەگونجان، چونکە خوای گەورە ئەو دینەی دیاری کردووە کە لەی ڕازیە و ئەویش ئیسلامە. دەمەوێت بەڕستەیەک بابەتەکە کورت بکەمەوە. دین هەروەک سیستەمێک لە ئەنجامی ترس و ئەندێشەی مرۆڤ لە هەمبەر کارەساتە سروشتیەکانی وەک لافا و هەورە بروسکەوە سەرچاوەی گرتە بێت. بە هەمان جۆر سیستەمێکی داهێنراویش نییە کە حاڵەتی ئابووری و کۆمەڵایەتیەکانی مرۆڤ ڕێک بخات و بیان گەێنێت بە ئارامی و دڵنیایی. بە هەمان جۆر وەکو ڕێنان و ڕۆسۆ گومان دەبن شتێک نییە لە زادەی سروشتی مرۆڤ بێت، بەڵکو کۆی ئەو یاسا خواییانە و دەستورێکی دانراوی ئیلاهیە و بەختەوەری دنیا و قیامەتی ئادەمیزاد لە خۆ دەگرێت. خۆشبەختی و بەختەوەری ئێرەمان بەندە بەوەوە ڕەچاوکردنی چەمکی یاسا تەنها لە ڕێگەی ئەوەوە دەستەبەر دەبێت. لە ئاخیرەتیشدا دیسان گەیشتن بە بەهەشت و بینینی جوانی خوای گەورە بەهۆی ئەوەوە دەبێت. شارستانێتی چەندەش پێش بکەوێت، ژیانی دنیا بە تەنها ناتوانێت ئادەمیزاد بەختەوەر بکات، چ بگات بەوەی جێگای دین بگرێتەوە.